بسم الله الرحمن الرحيم. حمد و سپاس بۆ پەروەردگاری باڵادەست، سەلات و سەلام بۆ پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک باس لەوە دەکەین ئاخۆ نەوت بۆتە نیعمەت یا بۆتە نیقمەت، بۆتە شتێکی باش یا بۆتە شتێکی خراپ بۆمان. ئایا لە هەرێمی کوردستان تواندراوە سوود لە نەوت ببیندرێ یاخود نا؟ هەمومان یعنی ئەگەر سیر بکەین خەونێک بوو کە ئێمە ئێستا لە ڕژێمێکی وەکو بەعەس جیا بووینەوە، دەرباز بووین، ڕزگارمان بوو لە ئەنفال و لە چیمیاباران و لە هەڵەبجە و نازانم لە 8,000 بارزانی و لە ئەو هەموو خەڵکەی کە بەبێ تاوان هەمووی کوژرا و هەمووی زیندە بەچاڵ کرا. ئێستا دوای هەموو ئەو ساڵە، دوای 25 ساڵ دەبینین نەوتی خۆمان هەیە. بەڵێ نەوت دابەزیە، بەڵام بەڵێ شتی باشیش کراوە لە کوردستان، چونکە ئینسان نابێ بێ ئینساف بێ. بەڵام بابێن بزانین ئاخۆ خودی نەوت کە جاران بە تۆپ و تەیارە و بە دار و بەر دەدرا بەسەری ئەم میلەتە کوردەدا. نەوت جاران موامەرەی پێدەکرا دژی کورد. ئاخۆ ئێستا بۆتە مایە خێر و خۆشی بۆ میلەت، بۆتە مایە نیعمەت یان بۆتە مایە نیقمەت. من حەزم لێ چەند کۆمنتێک بخوێنمەوە. بەڵێ چێمان لەگەڵ کاگوریا بەڵێ فەرموو. بەڵێ کاگوریا. الو السلام علیکم. وعلیکم السلام. بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس بە قوربان. یاخوا سەلام. کێشەی نەوت لە هەرێمی کوردستانە کێشەیەکی هەنووکەییە لە مێژەوە بۆ تا ئێستا میلەتی کورد بەس بۆ نەکەی و دووکەڵەکەی وەرەگرێت، بە تایبەتی خەڵکی گەرمیان و کەسوکاری ئەوانەی کەوا بۆ ئەم ڕۆژە هەوڵیانەدا. بەڵام ئێستا چەند کەسانێک و چەند بەرپرسانێکی ئەم وڵاتە نەوتەکە بۆ خۆیان ئەکەنە نیقمەت، بۆ میلەتەکانیش کردیاندا میحنەت. لەبەر ئەوە ئێمە وڵاتەکەی خۆمان و خەڵکی چەمچەماڵ و گەرمیان و کوردستان وڵاتەکەی زۆر خۆشەوێت. بەڵام ئەوەی کەوا دەربەسی وڵاتەکەی نایە، ئەوانەیە کەوا نەوتەکە فرۆشتن داهاتەکەی نادەنەوە بەمنە. هەر ماڵێک باوکەکە کاسبی کرد و نەیداوە بە مناڵەکانی خۆی، ئەو باوکە لە ئاخیرا نەتیجەی لە خەڵوەتگای پیریە دێت. خەڵوەتگای پیریە دێت. جا بۆیە نە نیعمەتە بۆ ئێمە، بەس میحنەتە. هیوادارم من نەوتی هەرێمی کوردستان بدێتە دەستێکی ئەمین و پاک، کەوا داهاتەکەی دابەش بکرێ بەسەر هەموو هەرێمی کوردستانە بێ جیاوازی. ئێمە لە ساڵەکانی هەشتاکانەوە لە جەنگی ئێران و عێراق و دوای ئەنفال و کیمیاباران و کۆمەڵێ ڕاپەڕین و ئینتیفاضا بۆ بەرهەمهێنانێکی قەوارەیەکی جوانی سیاسی ڕێکوپێکی ئازادی هەوا هەڵمژینێکی ئازادی و لە ساڵێ کە بە خۆشگوزەرانی بژێت. ئەمە نەک ئەوەی کەوا ئێستا چاوەڕێ لەکەی با 9 مانگ موچەی کەمەندانی نادرێت، بە 6 مانگ حکومەت سنووقی داخلی مناڵانت بۆ داهەنا و موچەکەت بۆ تێکا. ئەمە نیعمەتە بۆ کێ و بۆ کێش میحنەتە دەستمان خۆش. زۆر سپاس بە قوربان. کاک نیاز لە تۆڕی کاک محەممەد وتم تۆزێک مەزالم دەنێتە ئەو کۆمنتانە بخوێنمەوە. ئایباتەکە شەحنی دیانەماوە. کاک محەممەد لە شەقلاوە. زۆر سپاس کاک محەممەد. کاک محەممەد گیانەکەم باسی نەوت دەکەین. ئایا نەوت بۆتە نیعمەت یا بۆتە نیقمەت؟ وڵای کاگەنەر بوویتە نەکبەت. بۆتە نەکبەت. ئارێ وڵای بۆتە نەکبەت بۆ ئەو میلەت. ئێستا لە ئیتیفاقە بەولەوە کاگەنوەر نەفر نەبوو، خەرج مەعاسی خۆی وەردەگرت، ئەوە بوو هیچ مشکلێک نەبوو. لەوەتی ئەو نەوتە پێیا بووە، یعنی مشکلێ لە کوردستان زۆر بووە. ئێستا نازان بۆ خۆیان ژێلن، خەرج ژێر دەزانن. ئەو نەوتە لە پرۆسێس پارەکەی گیانێ، یان پارەکە نەوت یعنی 400,000 بەرمیلیۆن 300,000 دەرێ ئەوەندە ما فرۆس پارەکە پێ نارێ. یعنی ئەوانە جێلن، خەرچیان پێ جێلە. یەکێک درۆ بۆ خۆی، درۆ بۆ یەکێک دەکایە بۆ خۆی بێ ئەقڵەیان خەرچی بێ بە ئەقڵە. بەزەوانە بۆ خۆیان پێ بێ ئەقڵ. خۆ یعنی شەش بلێت کەسان پێ بێ ئەقڵ یەکاگەنوەر. کاک محەممەد جیان بەڵێ دەزانم زەنابتان بەڕێزن و بینێرانیش بەڕێزن، بەس ئەنی هەندێک شت هەیە خۆش نییە هەندێک زاراوە بەکاربێنن. پێم وایە لە هەڵچوونتەوە ئەو قسە دەکە، ئەگەرنا
بۆ خۆشت تێنوە پێم وانی حەزت لێبێ ئاوا بەو شێوەیە قسە بکەیت کاگەنوەر بەڵێ کاگەنوەر بەڵێ ناخۆشە و نەوتە دەفرۆشە نەزانین داهاتەکەیتەنە بۆ لە نەرویت خەڵکان ڕۆژانە دەزانن داهاتی خۆیان چەندە لە ئەوروپا ڕۆژانە دەزانن داهاتی ئێمەوە چەند ساڵە ئێمە نازانین داهاتمان چەندە پارەی نەوتەکە نازانیت چەندە ئێوە گاڵتەکردن نیە بە خەڵی کاگەنوەر گاڵتەکردن تۆرە ئێستا تو صاحب معمەلێکی شت دەفرۆشی برێ وەڵا پارەکە نازان چی لێت ئێوە گاڵتەکردنە کاگەنوەرەوە ئەوە گاڵتەکردنە بە مەزاجی خەڵک بە عەسابی خەڵک ینی شتێکی زۆر ناخۆشە کابرا ڕۆژەکە کابرێ وەڵا ئێوارە برێ پارەکە دیار نییە ناخۆشە کاگەنوەر ینی ئەو خەڵکیان نازان پێ چییە ینی ئەی بۆ کاگەنوەر بۆ معمەل کۆمپانیا کوانگەتەوە بازاری نیشتیمان لە هەولێر دەکرێت پارە هەیە بۆی بۆ معمەل فیشەیە بۆ زادێک خۆیان بۆ بکرێت دووسایت بۆ خۆیان دەکرێت هەموو گوڵ دەیڕازێنەوە بۆ خەڵکەکەوانیە بە پارەی نەوە نییە دەستەکان خۆش بەپارێنەوە ئێستا بۆ سەری ڕەسەتی دووسایدا هەموو گوڵ کاگەنوەر جان هەموو ینی هەموو گوڵ ڕازایتەوە هەتا سەری ڕەش ئەی بۆ لا جادەکان زادەی کۆیە و ڕانیەوانیە یان هەولێر و کۆیوانی بۆ بە گوڵیان نەڕازاتەوە بۆ خەڵکیان پێچیە ینی خەڵکی نازانێ خەڵکدا هەندێکوان دەزانێت دەستەکان خۆش خەڵک پرۆفیسۆرە خەڵک ئەکادیمیە ئەوانە هیچ سادەشیان نییە کاگەنوەر کاک محەممەد دەستەکان خۆش دەستەکان زۆر سپاس کاک کەیفی برانی کۆنتڕۆل لە سلێمانی جگە لە پیجی پەیام تیڤی لە ئەکاونتی ئەنوەر سەباحیش ئەو کۆمنتانی کە لەوێ هەن ئەوانیش دانێن برانی بەڕێز بۆی من نازم گرفتێک لە ئایپاتەکە هەیە وەکو پێویست ناتوانم کۆمنتەکان بخوێنمەوە ئەو کۆمنتانی کە لە پیجی پەیام تیڤی و لە ئەکاونتەکەی منیش ئەنوەر سەباح هەیە بیان گۆزنەوە سەر شاشە بۆی کە بینەران ئەوانەی کە کۆمنتیان ناردووە کۆمنتەکانی خۆیان ببینن دەستەکانتان خۆش بێ زۆر سپاسان دەکەم بەڵێ چێ؟ کاکەردی؟ بەڵێ جان کاک هەردی؟ ئەلۆ کاکەردی کاک هەردی من ئەنوەرم بە قوربان گیانەکەم فەرموو کاک هەردی بەڵێ گیان باش براو زۆر سپاس بە قوربان کاک هەردی فەرموو قسەم کە کاک هەردی کاکەردی ئێوارە باش زۆر سپاس کاک هەردی جان مەوزوعەکە بابەتەکە نەفتە نەوت ئەنی ئێمە با تۆزێک واقعی بین بە دوورکەوینەوە لە تەشهیر و لە ناوهێنان و لەو شتانە تۆ وەکو هاوڵاتێک پێت وایە کە ئێستا نەوت لە هەرێمی کوردستان بۆ تەمای نەکبەتی یاوەتە بۆ تەمای خێر و بەرەکەت بۆ ئێمە بوتە نەعلەتی بەسرا مولەتەی بۆچی؟ وڵای ئەمە بەس نەدەنجی دەبین نەدەزانین داهاتی چی لێدێ ئێمە نازانین داهاتی ئەو نەوتە چی لێدێ داهاتی غازی چی لێدێ داهاتی گومرەکان چی لێدێ داهاتی نازان زۆر داهاتە ناوزا بە ژمارە نایە ناگۆ باس دەزان لەمە لەوەش خراپتر کاکە خراپتر نابێ ئینشاڵڵا ناوێتە ئەو دەفتەفی دەغەڕە بەس ئەو لەکە داهاتیە بەڵێ لەلاەن دوو کەسەوە لەلاەن دوو بنەمارە قۆڕەخکرایە بەڵێ سپاس بە قوربان کاک هەردیژیان دەستەکان خۆش بەڵێ چێمان لەگەڵ بە کاک ئاوارە لە کەرکووک بەڵێ فەرموو کاک ئاوارە ئێوە لە شاری نەوتەکەن کاک ئاوارە عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکات کاک ئاوارە ئەگەر ئەو دەنجی ئەو نازەم تۆزێک ناگەتە لای من بەڵێ فەرموو کاک ئاوارە عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا ئێوارە باش بە قوربان سەبارەت بە تەوەرەکەتان تەوەرێکی جوانە بەڵام لە زۆر کەناڵات دووبارە بێتەوە خەڵکی ڕای خۆی ئەڵێ بەرامبەر بە دەسەڵاتی بەرامبەر بە 5,000 بەڵام چێ جۆر دێگرێ کەس نییە تەوزیقەکان نەوت دەڕاستیە نیعمەتە خوای گەورە شتێکی درست کردو نیعمەتە بۆ بەشەر بەڵام نقمەتە دەستکاتەکە دێتە نقمەت چەند کەسانێکی و دەردە سەرپەرشتی بکەن و بیفرۆشن و حیاتەکەی بۆ میزەت ناگەڕێنەوە دەنگت قەتع دەبێت کاک ئاوارەجان دەستەکان دەست ئێرە شارێک نەیە
هیوادارم جەم لێ بێت. بەڵێ لێرە شارێک ئەوێ دانی شەوبن و لە وڵاتی نەوتە خۆشی ناتینی مەگەر لە خەوتە. دەستەکانت خۆش کاگاوەرەجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس. بەڵێ کاک نیهاد لە سیدەکان کاک نیهاد بەڵێ کاک نیهاد دیارە پەیوەندەکەی پسرا. ئێمە ئەگەر بین سەرنج دەین و وەدیقەت بین و وڵاتێکی وەکو عراق هەرێمێکی وەکو کوردستان ژێرخانەکەی هەمووی ئاڵتونی ڕەشە یاخود بە هەولێری خۆمان بڵێن زێڕی ڕەشە بەداخەوە کە نەتوانین وەکو پێویست ئێمە سوود لەو دوڕ و گەوهەر و لەو ئاڵتونە ڕەشە ببینین و نەتوانین وڵاتی پێ ئاوادان کەینەوە. کاک ئەحمەد لە دهۆک کاک ئەحمەد الو ێوانی باش ئێواری باش بە قوربان بە قوربان چاوانی سەرسەرێ من باشی حواڵ باشە دەرچاوە بە قوربان زۆر سپاس بە قوربان. ئێوە بە دەبێژن نەعمەتە ئان نەقمەتە نعمته وقبحته وشن عدالته يعني باش نقطة كان نعمت با أفخل كان ده قطبان دولتي ده جنبا هكاي كاي هبا كان نقطة عدالت با كان عدالتها با نقطة صديقة الشعبي توزيع با أفخل كان قطبان دولتي ده جنبا هذا غدر غيانته ولا بونده كان نعمته بوابين موضوع نعمته هذا شاهي بطين شاي براتبي كم اندام ندايه ايش مرقا ندايه راتبي تقير وجارة ندايه هذا نعمته روج بروج نفطة جراج بتمها قرانينه روج ميلون اكابر مليون نفطة ايش كل خلقي ما مهاب معيزة وبين موشة وبين راتبه هذا عدالة مينة هذا غدرة هذا غيانته هذا نشاقة بيه هذا جمدالية دولتية اما برا صدام تحويلات شتي بيجبانا هذا بيه غيانة جندريتكن هذا صدام يخربترن خلق فقير وجارة كريدا نموتة نشولة نعملة هذا شتينا نعمته هذا قباحته وهذا خرابية. بله دەستەکانت خۆش کاک ئەحمەد زۆر سپاس. مستر شاوم بخير مستر شاوم براعي زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش زۆر سپاس. بەڵێ هاوڕێ ڕەفیق لە چاکسازی گەورانی سلێمانی ئەم کاتت باش کاکە ڕەفیقجان کاگەنەوەجان وڵی ئەم هەیە من ڕوونکردنەوەی لەسەر شتێک بم ئەگەر مەجالم بی مەمنونتەوە. تۆ لە بەندیخانەی چاکسازی گەورانی لە سلێمانی؟ بەڵێ بەڵێ یعنی تۆ بەندکراوی؟ بەڵێ بەندکراوی. بەڵێ کاگەنەوەجان بەڵێ تەوەرەکەی تۆ سەبارەت بە نەوتە لەم هەرێمەیە. بەڵێ بە قوربان. نەوتەکە بۆ هەموو کەس بۆتە شتێکە کە یعنی بۆتە حەزێت بۆ هەموو میلەتی کورد. بەڵام من ئەم هەوێ لەسەر زیندانەکە ڕوونکردنەوەی بەم لەو بەرنامەی توێ. فەرمووجانەکەم. لەو چاکسازی کە منیتیام هەر لە 21 ملیۆنەوە کە سوکتترین مادەیە و هەتا چواری تیرۆری تایە بە هەموو مادەیە خەڵکی تیا لێرە سزادراوە لە هەموو مادەکان لەو حکومەتەی خۆمانە مەوجودە خەڵک تیرۆرەکەن پارەی خەڵک ئەدزن خەڵک ئەفرێنن دەست بۆ ناموسی خەڵک ئەبەن هەموو شتێک لەو حکومەتەمانە مەوجودە کەسێکی دەسەڵاتدارمان نەدی بێ سزایەک بدرێ خەڵکێ لێرە یەک موبایلی عادی 12 ساڵ عقری خواردووە دزیوێتی بەڵام حکومەتەکەی مە بە ملیۆن دۆلارە پێ کەس ناڵێ بۆ شوێن. کاکاوڕێ ینی تۆڕەکە تەنها ماسی بچووک دەگرێت بە دڵنیاییەوە بەس ماسی بچووک دەگرێت. من پێ دەڵێم مەڵم نەفەرمان لایە لەسەر یەک موبایلی عادی کە دزیوێتی 12 ساڵی خواردووە بەلامی شێنە ناو حکومەت بە تریلیۆنەها دۆلارە دزێ کەس ناڵێ بۆ شوێن. وەڵا هەر ئەمڕۆ خەبەرێک بڵاو بۆ دەڵێن نازانم تەندروستی شێخانە نازانم بەتاکد هەواڵەکەم 11 ملیار دینار ئەو بەچ بردووە بەچ لۆریەک بارکراوە پارەی ئافا 11 میلیارد دەکە پارەیەکی خەیاڵی. کاگەنەوەجان ئەوزار بنویستم ڕوونکردنەوەیکی تریش لەو ماوەی پێشودا لە بەشی مادە هۆشبەرەکانی سلێمانیەوە ڕوونکردنەوەیەکیان بڵاو کردەوە کە گوایە لە چاکسازی گەوران بۆتە شوێنی بازرگانی مادە هۆشبەرەکان. بەڵام بەعکسەوە چاکسازی گەوران دیاردەیەکی یعنی شتێکە حاڵەتە نەک بۆت ببێتە دیاردا ئەوە هەیە منیش لەگەڵ بەڵێز کاک جەلالدا ئەڵێ کە سوکاری تزنەکان دەیهێنن
بەڵام ئەو مادە کە دێتە ناو سزنەوە لە بن باڵی ئاسایشەوە دێت لە ناو شارەوە دێتە ناو سزن خۆنە لە ئاسمانەوە ئەبارێت و نە کەسێکی شێ لێرە بێنێ ئەو ئەڵێ کارمەندەکان و کە سوکاری سجن دەهێنێ بەڵام بە عکسەوە لە بن باڵی ئاسایشەوە بۆ دێتە ژوورێ و لێرە خەڵک بەکاری کەسی ئالوودەی لێیە کاک هەوڕێ بەڵێ لێتی زیاتر لە 200 کەسی لێ لەسەر مادەی هۆشبەر شیراوە کاک ئەنوەرجیان دەیخۆنیان دەیچێشن دەیان لێکرۆشن هەیە لێرە دەیخوا بەڵام دەگمەنە من نابێ بڵێم وڵا هەر هەمووی لێرە سزنەکە خراپە بەڵام ئەم بەڕێزە ناوی سزنەکەی هەمووی بە خراپە هێنا بەعکسەوە وانە ئەم زیندانە خەڵکی وای تایە سوڵح ئەکا لە دەرەوە بە تەلەفۆن سوڵحی خەڵکی ترەکا لە دەرەوە ئەم مادە هۆشبەرانەوە کاگەنوەر ئەم مادە هۆشبەرانەوە لە خاڵە سنووریەکان دێنە ژوورەوە دێتە ناو شارەکان و لە شارەکان شەوە دێتە ناو چاکسازیەوە ئەوە پەیوەندی بە چاکسازی و بە کارمەندانی چاکسازی و پەیوەندی بە بەڕێوەبەرەوە نییە و تاوانی ئەوان نییە تاوانی ئاسایشە کە ناتوانێت شارەکان کۆنتڕۆڵکە سنوورەکان کۆنتڕۆڵکە دەستەکان خۆش کاک هاوڕێ کاگەنوەرجان لەسەر ئەم شتانە ئێوە وەکو کەناڵێکی ئیسلامی وەکو کەناڵێکی ڕازگۆ ئەبێت بە دوواداچووری بۆ بکەن نەک کابرا هەر لە خۆی قسە بتەقێنێت و دوایش سەعادی قسەی خۆی نەبێت هەر ئەوە نەکە لە دەمی هاتە دەرەوە سەعادی قسەکەی خۆی بێت بەڵام ئەوە بکە بەتەوەرێ کە هەموو مادەی لێرەیە هەیە ئەوە لای خۆم مەوجودە لای خۆم یاداشتم کرد کاک هاوڕێ بە تاکید مەسەلەی مادەی هۆشبەر چ ئەوەی بازرگانی پێوە دەکات چ ئەوەی دەیچێشە و دەیخوا بەڕاستی لە چیمیایی لە تەقینەوە لە هەموو شتێک خەتەرترە کاگەنوەرجان بەڵێ گیان کێشەکە ئەوەی لێرە بەس فرۆشیارەکان یان ئەی کڕیارەکان لەکوێن مادام دەڵێن بازرگان دەبێت بازرگان کڕیار فرۆشیار دیار بێت وایە لێرە بەس فرۆشیارەکان یان کڕیارەکان لەکوێن ئەی خۆ دەبێت کڕیارەکان بەڵام ئەوە ئەومان بۆ بکەن بە تەوەرێکێک لە هەواڵەکان بەتەئکید ئەمە دەبێت بێچێت لە تەوەرەکانی بەرنامەی دوانگەی خەڵک کە بۆ ئاگاداری بەڕێزشتان ئێستا ڕۆژانە هەموو ڕۆژێک بەردەوام بەرنامەی دوانگەی خەڵک هێ دێتە خزمەت ئێوە بەڕێز و خۆشەویست و هەر باس و بابەتێک کە پێویست بێ و گرنگ بێ ئەمە دەیخینە ڕوو کاگەنوەر من بەرپرسم لە قسەکانی خۆم دەیکەم ئەو مادانەی کە لێرە حکم دراون حکومەت لە هەموو مادەکان لە حکومەتدا مەوجودە دزی پیاو کوشتن خەڵک تیرۆرکردن قەتڵکردن دەستدرێژی بۆ ناموسی خەڵک بەڵام ئەوان هیچیان حکم ناخۆن بەس کوری فەقیرەکەیە ئەوە بکەن بە تەوەرێ لە هەواڵەکاندا مەمنوعتانی دەستەکانت خۆش بە قوربان خوا ڕازی زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەچمە کەڵەکسی کاک بارزان فەرموو بە قوربان فەرموو گیانەکەم ئێوارە باش برای ئێوارە باش گیانەکەم دەست خۆش بە جەناب دەست خۆش بەکە زۆر جوانە من خۆزکەمە محەممەد بووایە ئەوەی کرد وایە هەردووچیان نەبووایە خۆزی هەر منمانزانیان نەوت چێ مەوکو هەوڵاتی زۆر بەعکسەوە ئەو نەوتەوە لە ئێمە کرد بەڕاستی ئەوەی بەسەری ئێمە هێنا ئەم نەوتە بوو بە سەبەب بەسەری کافراشنێت بەسەری هیچ لادینێکاشنێت غەیری مسلماناشنێت چکە بۆچی تۆ تەماشاکە سەیری بکە لە وڵاتی ئێمە لە کوردستانە لەو کاتێک کە نەوتیان دەرکرد چەند کەسێک دەتوانم بڵێم چەند عەسابێک دروست بوو لەم کوردستانە کە خەڵکیان تیرۆر ئەکرد خەڵکیان بەو نەوتە ئەکوشت ماڵی خەڵکیان خراپ کرد بەو نەوتە تر پارە هات زەنگین بوو بەواسطەی ئەو نەوتە زەنگین بوو تر بەتەڕان بوون بن بە عەسابەگەری چەک و شتی باشان حەمایی باش و کۆیلەی باشان لە دۆری خۆیان خڕ کرد دەسانیشان بە فرقەی نوڕانی سعادی نوڕانی تیرۆر ئەکرد وەک سەردەست عوسمان وەک کاوەگەرمیانی وەکو فڵان و بلی ئەمەیەش تۆ تەماشاکە وڵاتێکی بەراوسی دوژمنی ئێمەی سەرەکیەکە تورکیا بەو نەوتەی ئێمە تەماشاکە برایەکانی ئێمە لە تورکیا ئەکوژن برای بەڕێزم بە من ناڵێ نەعمەتی چی دیکە بە خاتی ئەو خوای نەعمەتی چییە کێشەکە لەوەدا نییە کێشەکە دەبێ نەڵێن نەعمەتە دەبێ بڵێن تەوەرەکە لەسەر ئەوەیە بێ وەرن ئێمە ڕێگری بکەین کە ئەو نەوتە دەرنەچێت لەم خاکەیە مادەم بۆ کوشتنی ئێمە بۆ قڕینی ئێمە بۆ بڕاندنی ئێمە بۆ ماڵوێرانکردنی ئێمە با ئێمە لە زاخ و حتا خانەقین هەمومان پێکەوە بە یەک دەست بە یەک ڕنگ میرن ئەو نەوتەی تر دەرچی تر بەسە خەڵک نەما ئەوەی توانای ڕای کرد لە درەوە نەما لە کوردستانە ڕای کرد بۆ دەرەوە لە ترسا ئەوەی ماوە تیرۆر کراوە ئەوەی بەشێک ماوە لە زندانەوە ئەوەی بەشێک ماوە وەکو کۆیلە ناوێرێت قسا بکاو برای بەڕێزم نەعمەتی چی بی کە بە خاطری ئەو خوا دەست خۆش بۆ جەنابێت زۆر سپاس کاک بەرزان وەڵڵاهی ئێمە هەموو تەمەنا دەکەین کە نەوت بێ بەڵێ سەی سادق کاک ئەحمەد فەرموو بە قوربان بەڵێ کاک ئەحمەد گیان زۆر سپاس کاک ئەحمەدی بەڕێز وەڵڵاهی کاک ئەحمەد گیان نەوت زەحمەت نییە زەحمەتە
أنا والله زحمتها بوه بسرطان بوه بإيلاد بوه بنخوشي بوه بجير بنجا بوه فقير بس بوه فقيرة بس خوشي لو برادريكم كما تجي جوراني سليماني اختي لقلات الدين ورقب بس بوه فقيرة بوه دولة منية وبوه مسؤولتان مية أي لا أول إني فقير وهزارها ملكي سوي شي جزناكي هر سوي شي جزناكي هيك جزناكي حرهم المسؤول كاربة كان حكمته يسوى هنا يكري فقير شيء معه فقير عيشي بنا معه كل ما لو هاش ما نو ما كابرام كري خاني ذا كري حزاني ذا كري تاس ذا كري حمش ذا ممكن ورنا بيجي وني وعي بس عم دينا شوفر بس كل تلفزيون عليه أو طارق كبو جهاز كذا كوغراو كفر كابرا كري كاربو أكيد تبني يا هزاري سياحة كذا يختص نقول تعرف مجلس يجيب من بارك أبو ديانا بخويا أول خويا بجين شو تلفزيون إعلامي كم مليار ديناري أقمن جزي بسرعة بتوب الدياتي أما على بزاف بوا أول تجري ميلتنا وميلتنا الأول ويعني وقت بدينا كان لقريب الأولاد كان هالشيء شافي كيف حتى كذا جوكان ينداجي كذا في شيء فقير وجاري أمري سوس فقير بسي جامعة فقير هذا أول ما خوي بكوجي تحس لما عملت أول ما خوي بكوجي نا إن شاء الله به هوامة بن هروانا به إن والله شاء إن شاء الله بس جوابين لو خوي قبل ضلنا نرم دكا أو بارية بجارنا أو نوتا بشوازك بفرشتك بتواندري هم خلق سودي دبيني هذا يا مدرج من شوك خفض الوقت ما قاد يبوع ويك أبرايا كرزاري يا هزاري لكرزاريا بيا كبروزيجر أو يخلص يسنو خزبو جهاز كبو نخوشيك أو نخوشيك أما يساعدك يا جماعة بنا أو تسترت سامانا وبرجعنا بقويان وإذا نمشي ولا جرجعنا بس فقط نقصروا بقويا دەستەکان خۆش کاک ئەحمەد زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکان خۆش بێ بەڵێ فەرموو کاک هەرێم لە سلێمانی کاک هەرێم پەیوەندیەکەی پچڕا وەڵاهی ینی هەمومان تەمەنامان دەکرد کە دوای نەمانی ڕژێم و دوای ئەو نەهامەتیانی کە بەسەر ئەم گەلەدا هات دوای هەڵاتنی خۆری ئازادی دوای هەڵاتنی چۆن دەڵێ هیوا ئاواتەکانمان بێتە دی بەڵام بەداخەوە ئەنی بە حەقەت ینی ئینسافی هەبێ شت کرا بەڵام لە قەدەر هەموو ئەو داهاتەی هاتە ئەم هەرێمە لە قەدەر ئەم هەموو پارەیە کە لەم هەرێمە هەیە شتێکی ئەو تۆ نەکرا کاک شوان لە قەڵاتزێ بەڵێ کاک شوان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس کاک شوان بەڵکو نەوت بۆ میلەتەکە بۆتە مای حکمات بۆتە مای نەهامەتی بەڵام بۆ دەسەڵاتدارەکانمان بۆتە مای خێر و خۆشی و خۆشحاڵی و خۆشگوزەرانی مەلەتەکە زۆر باش لەوان حاڵیە زۆر لەوان جوانتر تێدەگا کاک شوان زۆرێک لە وڵاتانی دنیا کڕیاری نەوتن فرۆشیار نین نەوتیان نییە نەوت دەکڕن لە وڵاتان دەیبەنەوە وڵاتەکەی خۆیان بۆ خۆشبەختی و خۆشگوزەرانی و بەرەو پێشبردننی وڵاتەکەیان لە هەموو ئاستێک بەڵام دەبینین ئێمە خاوەنی نەوتین دەبێت لای خۆمان لە هەموو شوێنێک هەرزانتر بێ لە هەموو شوێنێک و لە هەموو وڵاتێک زیاتر سوودی لە ببینین بۆچێت تا ئێستا سوودمان لە نبینیوە سەکردەکانمان ڕاست نین سەکردەکانمان لەگەڵ خانەوادەی خۆشیان لا ڕاست نین ئێمە سەر ڕای ئەو موچینیا باران و ئەنفال و تعریب و ئەوانە لەگەڵ خۆشیان و میلەتەکەشدا دەکەن دەنا ئەگەر وا ڕاستیان کرد با لە شاخی شۆڕشیان کرد بۆ ئەوە لەناوبردنی بەحثی گۆڕ بە گۆڕ دەبووە ئەو ڕۆکانە خانەوادەی ئەنفال و چینیا باران خۆشترین خۆشگوزەرانی ئەوروپی دەبووە خۆزکەم کەس و کاری شەهیدانی میلەتی کوردەوە بردە ئێمەش لە سای ئەوانەوە دەوڵەتێکی دێموکراسی دەوڵەتێکی خۆشگوزەرانی هەموو ڕاتەکانیان لە میلەتی کورد کردایە بەتەکید ئەوانە دوایان کردووە لەگەڵ خۆشیاندا و لەگەڵ خانەوادەی خۆشیاندا و لەگەڵ گەل و نیشتیمان و شعبیشدا دەستەکان خۆش کاک شوان زۆر سپاس بە قوربان کاتەم زۆر پێدای بەڵێ ئەلو کاکە کاک عەلی لە قەڵاتزێ بەڵێ گیان ئێوارە باش دەڕێزم ئێوارە باش بە قوربان تشکر دەکەم سپاس بەڵام بەنسبەتە و
جۆرەی کە تەنات تاڵتانژات شتێکی زۆر جانتا خۆش بێت و دەستخۆشی لە جەناب و لە ساتی بەرنامەکەش زۆر سپاس بە قوربان باتێوانیش بەڕێزی بەس وڵای برادەرەزم شەوک و وڵاتەی ئێمە لە کوردستان چ شتێک نیعمەتە هەتا نەوت نیعمەت بێ تەنانەت ئۆکسجینەکەشیان لێ کردین بە میحنەت نەکەوت ئەوە هیچ بێقەید و شەر نەوت دوو ڕووی هەیە ڕوویەکان بۆ لای بۆ فەقیر و هەژار و بەدبەختەکان بۆ بە میحنەت بەڵام بۆ کۆمەڵێک مافیا و سەرمایەدار و دەسەڵاتدار بەڕاستی بەوان نیعمەتە لە نیعمەتیش گەورەتر بووە بۆچی کاک عەلی بۆچی ئێمە لە کاتی ڕاپەڕین بە قوربانی سەرکردەکان دەبووین و خۆشمان دەویستن تەمەنامان دەکرد ڕۆژێک بەس بیان بینین بۆ ئێستا ئاوا جەنابەت ئاوا بە ڕەشبینیەوە قسە دەکەی بۆ ئەوە بۆ نوعا زای بۆ بە ڕەشبینیەوە قسە دەکەم دیارەوە ئێمە وامان ناسی بوون وە دەبوو واش بانا لەگەڵ ئێمە بەڵام بە پێچەوانەوە ئەوە بۆ خۆیان وانە دەخۆیان کرد وا خۆیان ناشیرین کرد کە مێسا لە جاتی خۆشمان بێ ڕقمان لێیان بێ دەناخۆ ئینسان هیچ ئینسانێکەوە خۆ عەلاقە مقیلە ئینسان بێت چکە ئینسان نیعمەتێکی خوایە ئینسان شتێکی پیرۆزە ئینسان هەمووی بۆ خۆشمان ئینسانین بەڵام ئەوان بۆ خۆیان یان لە خۆ کرد بەکردەوەکانیان یان لە خۆیان کرد کە ئێمە ڕقمان لێیان بێ ئەگەر نا بۆ ڕقمان لە ئینسانە باشەکان نییە ئێمە ناڵێن هەمووی وایە ئێمە بۆ ڕقمان لە ئینسانە باشەکان نییە بەڵکو ئینشاڵڵا بەرەو باشتر بڕوا ئەخر بەچی بارەوە باشتر بڕوا وەڵام تۆزێک بیرکەنەوە تۆزێک چۆن دەڵێ ئاورێک بۆ دواوە بدەنەوە بزان ئەوان چی بوون ئێستا بوون ئەوە تۆزێک هەوڵی بەڵێ برای بەڕازم مەگەر خی گەورە ئەوانە مێشتیان فۆرمات کاتەوە ئەگەر نا هیچ چاوەڕوانی باشبوونیان لێ ناکرێت ئەوە یەک دووەمیش ئەوانە نەچاویان هەیە بدینن نەگوێیان هەیە ببیستن و نە عەقلیان هەیە بەکاری بێنن دەستەکان خۆشیان هەیە بەکاری بێنن لەگەڵ ئێمە ئەگەر نا ئێمەش وەکو چۆن باشەکانمان خۆش جوانیشمان خۆشێ بەڵام دووبارەی دەکەمەوە نەوت نەک نیعمەت نییە میحنەتیشە و بووە بە گەورەترین دوژمن بۆ میلەتی کورد بەڵێ زۆر سپاس کاک عەلی لە قەڵەبجێ لە حەڵەبجەی تازە کاک عەلیەکی تر بەڵێ کاک عەلی ژیان کاک خالید فەرقی نییە کاک خالید بێ کاک عەلی بێ فەرموو خالید بەڵێ کاک عەلی ژیان کاک خالید باشی براکەم زۆر سپاس بە قوربان باشی بەڕێزی کاک خالید ینی تەوەقوعەت دەکرد کە ڕۆژێک لە ڕۆژان کورد دەسەڵاتی بگرێتە دەست بەو شێوەیە مامەڵە بکە بەو شێوەیە ئاوا خەڵک گلەی لە دەسەڵاتی کوردی خۆماڵی بکە ئێمە برای بەڕێزم ئێمە 25 ساڵە لەسەر بکەین 25 ساڵە خەبات بکەین 25 ساڵە شەهید دەبین 25 ساڵە دیالۆگ بکەین یعنی هەموو ڕێزەکانمان ناخی کردووەتەوە چونکە کەسەکانمان ئەو کەسیانە نین کە بە یەک ڕێگەشا ئاستێکی باش بەدەستێنین هەموو ڕێگەکان سوترمان پێ هاوت ئێمە نەوت باسی نوتەبێکی نابوو ئێمە نەک نەوت هەڵێکترمانێ نەوتی نەحمەت بۆ ئێمە یعنی شتێک بۆ ینی نەکەین حەد بەڵکو شتێکی زۆرینش بووە ئێمە 25 ساڵە کۆمەڵگەیەکی سەربازیمان بگەنەوە لە بازی کۆمەڵگەیەکی خوێنەوار و مسەقف و یعنی کەسی ڕۆشنبیر ئێمە 25 ساڵە تەربیەمان هەیە لە 12 ساڵ 15 ساڵە خوێنێ دوایی ئەڵێ شادی ششم بەدەساوە بابمە زابطێ بابمە پۆلیسێ لەگەڵ ڕێزنا بۆ هەمووی یعنی ئەمە ناخۆی ئەمە کۆمەڵگەیەکی سەربازی بەڕاستی نەک کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر و کۆمەڵگەیەکی تێگەیشتوو یعنی ئەمە بایەخی چی کردەوە 20 ساڵ بخوێنی دوایی ببی بە کەسێکی یعنی بۆ کۆمەڵگەیەکی سەربازیمە بەڕاستی تۆ یعنی ئەو کەسانی کە خوێنەوارن وردەوەدا ئەگەڕێنەوە بۆچی نزمەکان چونکە لە وڵاتە بەرزەکان نزم بوونەتەوە نزمەکان بەرزبوونەتەوە دلێمە سێکەین کشت و کاڵ لە سێدەمی ڕابردووە ئێمە لە کشت و کاڵ ژیاوین شتێکی کە نەبووە کە یعنی ئەگەر سەدی باب و بابیرانێکی شتێکی تر کە نەبووە کە یعنی ئینسان ڕێوێ بگرێتە بەر کشت و کاڵ نەبێ بەڵام تەماشاکەی 2 ساڵە ئێمە خودی خۆمان فەلاحێکینێت هارێ 2014 قڕۆشماوە نەگرتووە یعنی ئەمە بۆ یعنی ئەمە شتێکە لێکردووی یعنی حسەکەی کە ڕوخاندن یانی بەرەو ئامانجێکی سیاسی لا ڕێدایاتن ئەمانە یعنی خەڵکەکی خۆیان لێژێرەوە دانێن و
دەستەکان خۆش ینی تۆ باوەڕای ینی ئەوە نەبوو ئاوارەکان سرسی بەڵام بۆ خۆت ینی بۆ خۆت شتێکی وا نەکەی کە خەڵکی ترم پێ بێت. دەستەکان خۆش کاک خالید کاتم زۆر پێدای بە قوربان دەستەکان خۆش بێ قسەی خۆت کرد. کاگی ئێوارە باش کاگی براهیم گیان. والله البته ئەو بەرنامەیە دەستخۆشی لێ دەکەم سەبارەت بە تەوەرەکەتان بۆتە گەورەترین نیحمەت بۆ بنەماڵەی بارزانی تاڵبانی و خراپترینیش یانە بۆ میلەتەکە. بۆ نمونە لە کاتی ڕاپەڕینەکە ئەو خەڵکە هەژارە خۆپیشاندانی کرد بۆ ئەوەی بەعەز لە هەرێم بەدەر بنێت. ئەو کاتی دوو دەسەڵاتی هینایە سەر حکومەت لە دیار چوخانی دەسەڵاتێکەویش بنەماڵەی بارزانی و تاڵبانی بوو. بەداخۆ ئەو دوو بنەماڵەیە دوای ساڵی 1990 شەڕی ناوخۆیان بۆ میلەتە هەژارەکەی کە ئەوە گەورەترین بێڕێزی و بەرامبەر بۆ میلەتە کرا بە عەقلی ئەو میلەتە کرا. لە دوایەوە دوو ئیدارەیان دروست کرد حقوقینیان خستە نێوان هاوڵاتیانی هەولێر و سلێمانی. پێدوانیە ئێمە هاوڵاتیانیش گوناهمان هەیە؟ کاک بۆچی ئەمە منیش گلەیم هەیە لەوان بەس بۆچی هەمیشە هەر گلەیمان ڕوو لەوان بێ بۆ لەوە خۆشمان بۆ گلەی لە خۆمان نەکەین. ئێخۆ هەر ئێمەین کە دەچینە سەر سندوقی دەنگدان دەنجیان پێ دەدەین هەر ئێمەین کە ئەگەر هەر شتێکی غەڵەت ئەوان بە ئێمە بکەن با نەیکەین. ئەوێستا کاگەروێت وەڵامت دەدەم لە دوای ڕوخانی سەدام بەداخۆ لە 2003 ئەو کاتە دیستان گەورەترین بێڕێزیان بۆ میلەتەی کردەوە جلەی ئەو خەڵکیان گرتەوە دەست و مامزرا داوای لا خەرچی دەکرد لە بۆ سەر چارم دەنگ مەسعود بارزانی داوای دەکرد دەنگ بە مامزرا بدا. لە دوای ئەوەی خەڵکیان بەردەوامی تاقی کردەوە لە ڕووی هەر کەسێکی انتمای پارتیە چێتیابی دادەمەند ئەو کاتە هینانی مەساج ئەو کاتە دزیکردن گەورەترین بێڕێزی ئێستاش ئەوەیە کە معاشی ئەو خەڵکەی نادەن لە 6 مانجیەوە معاش تاخیر دەبی نایدەن ئەوان هەموو خەتای خۆمان یعنی ئێمە بربستین لەوەی کە خۆمان دەنگمان بەوانە داوە لەبەرەوە چاوەڕێی باشیان لێ ناکەین. خۆزگە من ئاخستم پیاوێک هەبار لەناو حیزبانە جگە لە پارتیەکەتی وەکو مقتەدا سەدر ئەو خەڵکە بینا باید سەدرادا توانەیە با ملیۆنەها خەڵک بینتە سەدرادا بۆ ئەوی داوای ماسخۆی کە بە ئازادی ئەوانە تیرۆر خەڵکیان تیرۆر کرد دزی دەکەن بەس تەنها کاک براهیم کاتم زۆر پێدای دەستەکان خۆش زۆر سوپاس. بەڵێ فاتیمە خان فەرموو. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. خۆشی بۆ تۆ بۆ هەموو کارمەندەکانی تەلەڤیزیۆنی پێیان زۆر سوپاس. برای بەڕێزم وەڵی هەر وڵاتێک نەوتی تیا بوو نەوتی هەبووە بێ برمایە خۆش بەزەرانی و ژیانێکی خۆش و شادی بۆ خەڵکی ئەو وڵاتە. بەڵامەکو بۆ کوردستان بۆ بەمایە نەکبەتی چونکە قوفڵقی و پارەکەی لەژێر دەستی کەسانی دەستی سایە چونکە کەسانی ناڕاست و ناپاکن ئەوە تا خەڵکی کوردستان تووشی ئەم نەهامەتی و نەکبەتیە بووەکەوە هەموو خەڵک کوڕە پێوێ ئەگری ئەوان پێکەنن سەرکردەکان و ئەوانەی لەوتەکە برۆشن. برا بەڕێزم کاتا لە خوارەوە پارەی بودەکە ئەهات ئەوە هەموو سلپەی عەقار و زەواج و پرۆژە ئیشیە کرد و خەڵک زۆر ژیانی بەسر بوو بەڵام لەوەتی ئەم نەوتیان فرۆشت ئەم کەسانە تاویان سوور بوون مەغرور بوون. هەموو خەڵکی کوردستان ئەوە زانێ هەموو خەڵکی کوردستان ئەگری هەموو قەرزارە خەڵکۆیە کوشێن ئەگری ئەڵێ مناڵەکەم چوارمانگە تێری خواردن بۆ ماستاوێ دەمێ پارەم نێت تیری بۆ بکڕم ئەوان پێی تێکەنن. تخوا چه خۆشیەکی نەوتی چی و هیچی چی وەڵڵی هیچ سوودێکی بۆ خەڵکی کوردستان نییە و مەختەمڕ نەوتە فرۆشە و خەڵکیش بێپارە و بێمەعاش و داماوە ناکەسەر بێ چونکە پارەکەی لە ژێر دەستی کەسانی دەستی دەخێ دەستیان پیسە ناپاکن ناڕاستن ئەیچی ئەڵێ ها وەڵڵی لەوت بۆ بەمایەنێک بەچی بۆم کوردستانە خۆزگە بە خۆزگی خوا هەر نەوتی تیانە بۆیە خاجی کوردستان دەست خۆشی کالی ئەسلام زۆر سپاس فاتمە خان. کاک هەرێم لە سلێمانی فەرموو. کاک هەرێم. السلام عليكم كاك نور. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك نور بخشي برنامج غير مراتي توريد جوان ورجال من سپاس بقربان. كاك نور موت نعمته بلان بجوري بلاني بوداني سنوري بوداني كسي بوداني بلين لو بواريا
بەڵام کێشی خەڵک ئەوەیە کۆمەڵە گومانی بۆ دەرچووە ئایا گومان چۆن دروست نابێت تۆ ماڵانەکەی بڵین ماڵانەکەی شاراوە بێت ڕێژەی دەچوونی بەرمیلەکەی شاراوە بێت نەزانی بەچی مەبەستێ بەکاری هێنن ئایا ئەمانە گومان لای خەڵک دروست ناکات گرنگ کاک هەرێم گرنگ ئەوەیە کە ئێمە بزانین چەند بەرمیلنەوت دەفرێشە و داهاتەکەی چەندە یان گرنگ ئەوەیە کە ئێمە لە قەدەر ئەو داهاتەی لە هەرێم هەیە خۆشگوزەرانی هەبێ ئەگەر خۆشگوزەرانی هەبێ مافی خەڵک بدرێ خەڵک چ پێویستی بەوەی بزانین چەند بەرمیل لە ڕۆیان ناڕوە آخر ئەزانی چۆنە کار هەنەوە ژیانی خەڵکیان پەیوەست کردووە بەم نەوتەوە ئەوە تا خەڵک داوای نووسێ خۆیەکە خەڵک داوای ماڵانەی خۆیەکە ئەڵێ چێڵە وەڵا کاکە بەرمیلی نەوت دابەزیوە بەرمیلی نەوت بووە بە $29 بەرمیلی نەوت بووە بە $35 بەرمیلی نەوت بووە بە $32 یاری بە خەڵکەکە نازام خەڵک پێ ناگا خەڵک گومانێکیان بۆ دروست کردووە گومان جا بابزانی گومان زۆر خراپە گومان نەخۆشیە بێگومان ئەگەر بەدگومانی لە نێو هەر خێزانێکە بڵاو بۆ ئەو خێزانە تێکەچ چاوەڕە لەنا حکوومەتێکا بەدگومانی لە نێوان دەسەڵاتدار و هاوڵاتی دروست بێ دەبێت چی بەسەر بێ آخر منیش باسی ئەو گومانەکەم ئەنیشتاین چەندەها ساڵ لەمەوە پێش وتەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر درۆکردن و دزیکردن مەردی کردن مرۆڤێکم ئەوێ بڵێ من هۆشیارم بڕاوکە ئەو وتەی کاک ئەنیشتاین بەڕێز ئەنیشتاین بۆ ئایسا نییە ئەڵێ ئەم ڕەوتوێت دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان کاتم پێدای گرفتە بە حەقیقەت ئەگەر متمانە و سقە نما لە نێوان کاک ئەحمەد لە چەند سەماڵ بەڵێ بە قوربان بەڵێ گیان ئەم کاتەوە باش بە قوربان کاکە مەسەلەی دەربارەی نەوت تا حەدێک بڵێ جازندا هەیە بەڵام ئەوەی کە ئێمە خەڵکی نرخەکەیەتی چونکە نرخی نەوتە مەداخلی جیهاندا بەزیرۆ ئەڕاتە عێراقیشی گرفتێکی کەوتە بووە هەریکە بەدەستەوە ئەناڵێنە بەڕاستی حکومەتی عێراقیش خود بەتیاو نازانێ بەسەراحەت بە ئینسانمان نازانێ ئەی باشە بۆ هەر کاک ئەحمەد ئەوەی کە زۆر گرنگە بۆ هەمومان کاک ئەحمەدجان بەڵێ وەڵاهی ڕاستە نرخی نەوت دابەزیە ئەمە خۆی گرفتێکی سەرەکیە کەس گومانی لەوەدا نییە بەڵام بۆچی ئێمە کە کاتێک حکوومەتی عراقی بە قسەی جەنابەت بە پیامان نازانێت بۆچی ڕوو لە حکوومەتی عراقی بکەینەوە کاتە بەزانی چێتەعلم بە پیاوە مەسمەوە نییە کە ئێمە کورد مشتیاوە خەڵا نەتەوەکانتی مشتیاون بەڵام حکسی سەری حکوومەتەکە هەمیشە دزمینی کردونا تۆ تەماشاکە لەوەتی حکوومەتی عراق برووە لە حکوومەتە هەمیشە دین کورد بوونا هەموو شۆرشانە کراوە کەمالێکی زۆر کراوە ئێمەوە چەند جار سەرکردایەتی کاتیشۆ بانکدا داوای ڕێکەوتنی کردووە بە هەموو شێوەیەک ئێمە ئەمانەی لە عێراقا بژین بەڵام ئەوان هەمیشە لە هیچ شێوەیەک سەلاحەتی ڕاستەقینیان ناوێت لە بۆ خود بەشداری ناکەن فەرمەوەتە جێبنی ڕێوزران وەزیرەکانمەوە لە ئەدەرسیتانمان بۆ ناکەن ڕوانگەوە ئەڵێن بۆ ئێمە چاکێشت ئەوەیە چاکێش دەوە هەمان یەک بینەوە یەک دەست بین هەر چۆنێ بێ حکومەتەکەی خۆمان ئەگەر کەم و کوڕیش ڕەفتە هەیە ئێمە گلەیمان هەیە بەڵام هەر چۆن بینەکەی خۆمان باشترە حکومەتەکەی بەغا ئەگەر ئێمە یەک بگرین هەموومان پشتیوانی یەک بگەین پشتیوانی حکومەتەکەی خۆمان بکەین بۆی بەسەر ئەم کۆسپانیا سەرکردین وإنشاء وا نرجع خليك برزة بيتوا الخطوة هذه من لو قناعة من الخيار بشيء إن شاء الله أما أن يبدأ وهي دولتي كل ربي إن شاء الله أجمر رجال ما نابع هذا دولة النبي إن شاء الله فكم دولة بغار كثر حساب وكنا أما مسألة فيها حتى في وعند السلام الرئيس أو دس الدرجية العراق دس شيء درجية العراق هم يشوف اللواتي ما في دولتك ومن دولة ما في كثير معنا همو يبان قوة حتى حاجة نحب بقينا خوش معنا جزائتي أو حاكم حل بروي كوا حاكم السياسي ذاكر على بلاطو حاكم السياسية أو سروكا وهم كليتي حق مسؤولية يعني من هذه الرأي جينا من السياسية كم مبنية بس مو يبقى حمو معنا بتجيبي دستكان تخش كاج أحمد يبقى بسمان هجيت ويبقى بتأكل ثانية الوالد دستكان تخش بقربان كاتم زور بداي مشي ودارين سيسو ترى دولتي كوريا رابجة اندري
وڵات بەرەو ئەمن و ئەمن و ئارامی زیاتر بڕوە نەوت گران بێ خزمەت گوزاری باش بکرێ بەڵێ کاک سیامەند لە چۆمان بەڵێ بە قوربان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله برا. باشي كاغا صباح باكر. سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم. والله بەڕای من ئینسان دەبی وەکو مسلمانێکی کەمش بڵێ هەرچی خوای دایە نێحمەتە ئەوە نێحمەت مەسەلەی چەندایەتی و چۆنایەتی پێم خۆشە لە ئەوی قانونی و یاسا خۆزگا بە تایبەتی بڵێم ئەوانەی کە شەڕیان لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێمەکرد لەسەر نەوت و غاز و لەسەر شتانیان کرد بە ئەو کێشەش نابوو بەڵام من دیفاع لە کەس ناکەم دیفاع لە هەر کەسێک بکەی هاوڵاتی مافی خۆتە بە قوربان بەڵام تەماشای شەرقەیەکە هەر کەسێک تافلۆ خۆ ئەچێشی یعنی هەتا و تافلۆ بەحتیکانیش ئەچێشن لە بەغدایە لە پەرلەمانی بەغدایە باعێمەش تافلۆ خۆمان پێشین و واز یەکدی بینین واز لە نەوت و لە مزاملەیەک دیبینین باعێمەش تەبابین و بەرەو ڕیفراندۆم بچین خەنجین یاسایەکی دروستە بی و خەڵکیش ئامادە ئەبیلۆ یاسایەکی و ئەو حیزبانە زیاتر ملکەتی یاسا بن و ئەوانەی ملکەت نابن زیاتر ملکەتی یاسا بن و دەستخۆشی بەرنامە دێتە دەستەکانت خۆش کاک سێمەجان سەرکەوتوی براجیان زۆر سپاس دەکەم دەست خۆش بە قوربان لە قەڵات زێ بەڵێ کاومەرجان بەڵێ بە قوربان کاکە ئەو کاتت باش ئەو کاتت باش ژیانەکەم قوربان زۆر سپاس کاکە وەڵام بە نعمەتی ناغەش بە نعمەتی دەزانم لەبەرەوەی کە کارگەما ئەوەنجا تۆش نەبێ ئاگان لێوە مەعاشەش نابێ ئەوە خۆم پێشمەرگەم بە ئەوە تەماشا ئاواکەکەم چەند بۆ دو ساڵ برجەی مەی بڕیوە نابڕاوی کردوین بە هەموو نەوەیە تێوە پێچارین بێت اختلاف پێناک باش ئێوە بووە بزلۆتەکەی خۆما هەوتیچەوە بووە باسی لێ ناکەن فکر ناکەنەوەتەکەی خۆمان زیکێدا چیتدا بەڵام آخر ئێوە بڕات خۆمن ئێوەم خۆش دەوێ بەڵام بەڕاستی ئێوەش بەمەقەسی دەزانێت ئێوە هەست دەکەنە سەر حکومەتەکەی بابا ئەو وەزانەی بەسەر کوردستانی هاتوومە چواردە و کاغمەرجان گلەی لەکوێ دەکرێت گلەی لەو کەسە ناکرێت کە خۆشت دەوێت ئێمەش حکومەتی خۆمان خۆش دەوێت خۆمە دژمنایەتی ناکەین بەڵام پێیان دەڵێن کاکە لەسەر کورسەکەی جوان دانیشن نەوتەکە بە ڕێکوپێکی بفرۆشن بە عەدالەت بیفرۆشن بە شەفافانە بیفرۆشن بە ڕێکوپێکی بیفرۆشن و بیانەوە خزمەتی ئەو خەڵکەی پێ بکەن بە قورئان ئەمەش لەگەڵتم قسەی خراپان نەکردووە ئەمەش لەگەڵ بەڵام کاکە ئاگاتە لەوە کورتەیە کاکە ئاگاتە لەوە کورتەیە چۆنە کاکەم ئاگاتە لە داعشێ ئاگاتە لە بەغدا هەیە بەغداد ئاگات لێ سێ وەزیری ئیدارەوە ببێ ئەوەی کە پرس بە تۆ بکە سێ وەزیری ئیدارەوە پرس بە تۆ ناکە چاوت بۆ ناکە ئەودا سوار دەوری شەداکان لێ هات چۆن ئاهورە کەوتوویە تێ دەنێویدا هەڵپەلامارز دن هەڵپەلامارز نەدەن ئەمە دەبێت هەر چۆنیشی بێ هەر کێنشی بێ دەستی پێ هەم کەم و کوورەکانیشەوە بۆی کە ئەوە ئەوەی نزیک نابێت ئەوەی مۆزۆکە دێناخۆ من لەگەڵتم بۆ ئەندێ کاکە وەڵی پێشمەرگەم وەڵی کاکە ساڵ ماگەم هاشم وەردێتەوە پێش وەکو تۆ زۆر ناڕاتم بەڵام سب بکەین دەسەڵاتەکەنەوە بێت هیچ چاری دیکە لێ بەڵام دەوێت دەستی پێوەبی گرێمان تێکسیوە خۆمان لێ ناتەوە بەقڕان تێک ناچێ ئیشاڵڵا ئیشاڵڵا باش سەرکەوتوو بە قوربان کاکە مەرجان دەستەکانت خۆش سپاس بۆ چوونەکانت بەڵێ بەرەزان ئەمە دوا پەیوەندی بوو ناتوانم هیچ پەیوەندیشتر وەربگرم تەنها ئەوەندە ماوە بمبورن کە ناتوانم هیچ پەیوەندی چوتر وەرگرم ئەو بەرەزانێک ئەگەر لە سەرخەتن داوای لێبوردن دەکەم بەرەزان و خۆشەویستان ئەمەی کە گوێتان لێبوو ئەمە 19 بەڕێز پەیوەندیان کرد بڕاو سەرنج و بۆچوونی خۆیان دەربارەی نەوت ئایا نیعمەتە یان نقمەتە دەربڕی بحقیقت ینی هەمومان حەز دەکەین ئەو خەونەی کە جاران دەمان بینی بە دەوڵەتی کوردی بە حکوومەتی کوردی بە دەسەڵاتی کوردی هیوادارین ئەو خەونە بە تەواوەتی بێتە دی هەمومان یەکترمان خۆش بێ هەمومان برایەکین هەمومان وەکو چۆن دەڵێ بۆ ئەوە هەوڵ دەین کە وڵات بکەوێتە خۆشگوزەرانی بەڵام بەداخەوە ئەو هەم کەم و کوڕێ هەیە دەبێ قسەی لەسەر بکرێ نابێ بێدەنجی لێ بکرێ ینی ئەوە کە تۆ قسە دەکەی کە گلەی دەکەی کە ڕەخنە دەگری مانای دژایەتیکردن و دژمنایەتی نییە ماتمە ئەو پەڕی سۆزێک کە پێت دەڵێن کاکە دەسەڵاتدار ئەتۆ ئاگات لە خۆ ببزانە چۆن دەسەڵات بەڕێوە دەبێت بۆیە هیوادارین کە ئیتر کۆتایی بەم مەینەتی و ناخۆشیانە بێ چی زووترە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان پێشی هەموو دەوڵەتەکان بکەوێتەوە
خواتان لەگەڵ.